سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار لە هەر شوێنە جێگایەکەن سڵاوتان لێ بێتەوە کاتتان باش بێت جژنی ڕەمەزانتان پیرۆز بێت و خوای گەورە ڕۆژ و نوێژ و تاعەتانی لێ قبول کردووە ئینشاڵڵا. با بێمە سەر هەواڵە خۆشەکانی بارانباری لە هەرێمی کوردستان. سبەی 21 سێی 2026 واتە یەکەم ڕۆژی نەورۆزە لە هەرێمی کوردستان بەهۆی مانەوەی کاریگەری ئەو نزمە پاڵەپەسۆیی کە لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستانە. سبەی یەکەم ڕۆژی نەورۆز هەرێمی کوردستان لە کەشێکی ناسەقامگیرا بێ واتە بە شێوەی ناوبەناو لەسەر تاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگەری بارانی زۆر باش و هەورە بروسکەی ناوبەناو و بارینی بڕێک تەرزێشەیە و هەروەها هاتنی لافا و لاچەم و دڵە نزمایەکانی هەرێمی کوردستان. جا من لێرەوە هۆشداری دەم بە خەڵکی خۆشەویست هەرێمی کوردستان سبەی نزیکی ئەو ناوچانە مەکەونەوە کە ڕێڕەوی هاتنی لافان هەرچەندە سبەی گونجاو نییە بۆ سەیرانکردن، بەڵام ئەوانەی کە ئەڕۆنە دەرەوە لەو شوێنانەمدا منیشن کە نزمن و ڕێڕەوی هاتنی لافاون و مەترسی لافاوی لەسەرەوە و بە شێوەی ناوبەناو ئەم بارانبارینە بەگشتیە تاوەکو سەرەتای مانگی 4 بەردەوامی هەیە بە جۆرێک پێشبینیمان وایە بە شێوەیەکی مێژووی باران لە هەرێمی کوردستان تۆمار بکرێت کە لە پێشوودا وێنەی نەبوو بێت، چونکە ئەو داتانی کە لە بەردەستمانە پێمانەڵێ هەتاوەکو سەرەتای مانگی 4 ڕێژەیەکی زۆری بارانباری لە هەرێمی کوردستان بەگشتی تۆمارەکرێت و هەروەها لە ماوەی ڕۆژانی نەورۆز لە هەرێمی کوردستان پلەکانی گەرما بەگشتی هەڵکشان و داکشانەکە لە نێوان 2 پلە تاوەکو 3 پلە و بۆ سبەی نێشەکەم ڕۆژی نەورۆز خێرای با چالاکە بە ڕێژەی 26 کیلۆمەتر لە سەعاتێکە بەگشتی کەشەکە ناسەقامگیرە و ئەوانشی کە بەنیازن بڕۆنە دەرەوە دۆڵمەکەیان بخۆن نزیکی ناوچەی نزم و ڕێڕەوی لافاو مەکەونەوە. والله ئەعلەم، هەر شاد.